بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خوا پشتیوان بێت چەند بابەتێک باس دەکەین دەربارەی هەڵوێستە ئیمانیەکان. هەمیشە ئەهلی ئیمان لە سایەی ئیمانەکەیاندا هەڵوێستی بەرزیان هەبووە. بۆیە ئێمەش پێویستە ئەو هەڵوێستە ئیمانیانە باسکەین تاوەکو ئیمانمان بەرزکەینەوە بۆ ئەوەی ئێمەش خاوەنی ئەو هەڵوێستە ئیمانیانە بین. بۆچی ئینسان دەبێ هەڵوێستە ئیمانیەکان باسکات و بۆچی ئینسان دەبێ باسی ئیمان و گەورەی ئیمان بکات؟ لەبەرەوەی بزانین کە هەر کاتێک ئیمان لە دڵدا جێگیر بوو و ئیمان بەهێز بوو، لە ڕاستیدا ئیمان هەر قسە و شیعار نییە، بەڵکو دوای ئەوەی کە قبولکردنیەتی بە عەقڵ و بە دڵ و دەربڕینیەتی بریتیە لە کردەوە و هەروەها لە هەڵوێستیش. بۆ ئەوەی بزانین کە ئەمن و ئەمان بەهۆی ئیمانی بەهێزەوەیە، بۆ ئەوەی بزانین کە لە ڕاستیدا ئینسان بەهۆی ئیمانەوە حەقیقەتی دنیا و هەروەها حەقیقەتی قیامەت دەناسێت، دەزانێت دنیا بای چەندە. بۆ ئەوەی بزانین کە حەیاتەن طەیبە تەنها بەهۆی ئیمانەوە بۆ ئینسان وەدەست دێت. بۆ ئەوە گرینگە کە لە ڕاستیدا باسی هەڵوێستە ئیمانیەکان و گەورەی ئیمان بکەین، چونکە لە ڕاستیدا کە ئیمان لە دڵدا جێگیر بوو، هەموو شتێکی ئینسان دەگۆڕێت، قسەی ئینسان دەگۆڕێت، کردەوەکانی دەگۆڕێت، بیرکردنەوە و هەڵسوکەوت و هەڵوێستەکانی دەگۆڕێت. بەڕێزان، لەبەرەوە لە ڕاستیدا ئیمان کە لە دڵدا جێگیر بوو وا لە ئینسان دەکات کە ئینسان هەمیشە ئەو کارانە بکە کە ڕەزامەندی خوای پەروەردگاریان پێوەیە و کە ڕەزامەندی خوای پەروەردگار دەست دەخەن. ئینسان ئەگەر لە ڕاستیدا ئیمانی بەهێز بوو، بیرکردنەوە و هەڵسوکەوتی دەگۆڕێت. بەڕێزان، بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا تەماشا دەکەین هەمیشە چیرۆک و بەسەرهاتی ئەو کەسانەمان بۆ باز دەکات کە خاوەنی ئیمان و هەڵوێستی بەرزیان هەبووە. هەمیشە خوای پەروەردگار لە قورئاندا چیرۆکی ئەوانە و بەسەرهاتی ئەوانەمان بۆ دەگێڕێتەوە کە ئیمانیان بەرز بووە، بۆ ئەوەی ئێمەش چاو لەو کەسانە بکەین کە لە سایەی بەهێزی ئیمانەکەیاندا هەڵوێستی بەرزیان هەبووە. لە بابەتی یەکەمدا باس لەوە دەکەین کە ئیمان وا لە ئینسان دەکات کە ئینسان هەمیشە هەست بە چاودێری خوای پەروەردگار بکات. ئیمان وا لە ئینسان دەکات هەمیشە هەست بە بوونی خوای پەروەردگار و چاودێری و ڕاقابەی خوای پەروەردگار کا. بەڕێزان، یەکێک لەو هەڵوێستە ئیمانیانە ئەوەیە کە ئیمامی عومەر لە شەوێکیاندا کە بەناو مەدینەدا دەگەڕا، گوێی لە کچوو دایکێک بوو. دایکەکەی بە کچەکەی دەگوت هەندێک ئاوی بکە ناو شیرەکەی بۆی ماستەکە و شیرەکە زۆر بێت و زیاتر دەستکەوتمان زیاتر بێت. کچەکە پێی دەگوت ئاخر ئیمام عومەر نازانی بانکەرێک کە بە ناوی ئیمامی عومەرەوە بانگی کردە و جاڕی داوە کە ئاوکردنە ناو شیری قەدەغە کردووە. ئەنجا ئەلایکەکەی دەیگوت ئاخر خۆ ئێستا نە ئیمامی عومەر دیارە و گوێی لێیە و نە بانکەرەکەی ئیمامی عومەریشمان لێ دیارە، قەی چی دەکات تۆزێک ئاوی تێکە بۆ ئەوەی شیرەکەمان زیاد بکات. بەڵام کچەکە لە سایەی ئیمانی بەهێزیدا گوتی ئەگەر ئیمامی عومەر و بانکەرەکەشی نەمان بینێ و ئاگای لێ نەبێ، خوای پەروەردگار ئاگای لێیە و خوای پەروەردگار دەمان بینێت. بۆیە ئیمامی عومەر کە گوێی لەو قسەیە دەبێت زۆر سەرسام دەبێت بە هەڵوێستی ئەو کچە خاوەن ئیمانە. بۆیە لە دواتردا بۆ یەکێک لە کوڕەکانی خۆی ئەو کچە خاوەن ئیمانە داوا دەکات. ئەو چیرۆکە چیمان پێ دەڵێ؟ بەڕێزان، ئەوەمان پێ دەڵێ ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی هەمیشە هەست بە مراقبەی خوای پەروەردگار دەکات. ئینسان کە ئیمانی لە دڵدا بەهێز بوو، وای لێ دێت هیچ کاتێک خیانەت نەکات. ئێستا دەبینین لە بازار چەندین معاملاتی حەرام هەیە، ئەمە هەمووی هەز نەکردنە بە چاودێری خوای پەروەردگار و ئەوەش لە کەمی ئیمانەوە لە ئینسان سەرچاوە دەگرێ. بەڕێزان، بۆیە ئەهلی ئیمان هەمیشە لە سایەی ئیمانەکەیاندا هەڵوێستی بەرزیان بووە. یەکێک لە زانایانی سەرەف دەفەرمێت علامەتی و نیشانەی هەزکردن بە چاودێری خوای پەروەردگار سێشتە. یەکەم، فەزڵدانی ئەوەی کە خوای پەروەردگار دای بەزاندووە، بەسەر هەموو شتێکیدا فەزڵ دەی و هەروەها بەرزی بگری. دووهەمیان بە گەورەگرتنی ئەوەی خوای پەروەردگار بە گەورەی گرتووە
و سێمینیان بە گچکە گرتنی ئەوەی کە لە لای خوای پەروەردگار گچکەیە. جاری وا هەیە ئێمە لە هۆی بێ ئاگاییمان و بەهۆی نەناسینی خوای پەروەردگارەوە شتێک لە لای خوای گەورە زۆر گەورەیە بەڵام ئێمە پێمان گچکەیە. جاری واش هەیە شتێکی زۆر گچکەیە بەڵام ئێمە بەهۆی بێ ئاگاییمانەوە بە شتێکی زۆر گەورەی تەماشا دەکەین. بەڕێزان، عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت جارێکیان بەلای شوانێکدا دەڕۆیشت کە ئەو شوانەیە بەندە بوو مەڕ و ماڵاتی سەییدەکەی دەلەوەڕاند. عەبدوڵڵا ویستی وەرع و تەقواداری و هەستکردن بە چاودێری خوای پەروەردگاری ئەو بەندەیە تاقی بکاتەوە. بۆیە چەند قسەیەکی پێ دەڵێت لە ئەسنای قسەکانیدا یەکێک لەوانەی کە پێی دەڵێ حەیوانێکمان پێ بفرۆشە کرێیەکەت پێ دەدەین لە لای سەییدەکەش بڵێ گورگ خواردوویەتی و نەماوە خۆ ئێستا کەس ئاگای لێ نییە. ئەم بەندەیە کە لە خوا ترس و خاوەن ئیمانە و ئیمانی لە دڵدایە دەڵێت چی؟ دوای ئەوەی کە پشت دەکاتە عەبدوڵڵای کوڕی عومەر و دەڕوات پەنجەی بەرز دەکاتەوە بۆ لای خوای پەروەردگار و دەڵێ فەئەین الله، ئەی خوای پەروەردگار لەکوێیە؟ بەڕێزان، ئینسان لە سایەی ئیماندا تەماشاکەن چۆن هەست بە بوونی خوای پەروەردگار و چاودێری خوای پەروەردگار دەکات. بۆیە عەبدوڵڵای کوڕی عومەر کە چۆ مەدینە چەند جار بە ڕێگادا هەر دەیگو فەئەین الله بۆ ئەوەی ئەو هەڵوێستە ئیمانەی بینیتەوە بیرخۆی. پاشان عەبدوڵڵای کوڕی عومەر دەچێتە لای سەییدی ئەو بەندەیە، بەندەکەش و مەڕ و ماڵاتەکەشی هەمووی لێ دەکڕێت. سبحان الله، بەندەکەی ئازاد دەکات و مەڕ و ماڵاتەکەشی هەمووی دەدات بەو بەندەیە. ئەوەمان پێ دەڵێ بەڕێزان، ئینسان لە سایەی ئیماندا هەست بە مراقەبە و چاودێری خوای پەروەردگار دەکات، هیچ کاتێک خیانەت ناکات. هەر کەسێک ئیمانی لە دڵدا بەهێز بوو بێگومان ئەو کەسە خیانەت ناکات. ئەنجا ئەو بەسەرهاتە ئەوەمان پێ دەڵێت بەرهەم و پاداشتی ترسان لە خوای پەروەردگار و هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار لە دنیاشدا عاقیبەتی هەر خێرە و هەروەها لە قیامەتیشدا پاداشتی لای خوای پەروەردگاری هەیە. تەماشاکەن بەڕێزان، ئەو بەندەیە بەهۆی لە خواترسی و هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار کە عەبدوڵڵای کوڕی عومەر تاقی کردەوە فەرمووی فەئەین الله، ئەی خوای پەروەردگار لەکوێیە؟ تەماشاکەن بۆ هۆی ئەوەی کە عەبدوڵڵای کوڕی عومەر خۆی و مەڕ و ماڵاتەکەی بکرێت بۆ خۆی ئازادی بکە و مەڕ و ماڵاتەکەشی پێ ببەخشێ و ببێتە هی خۆی. یەکێک لە مامۆستایان ویستی قوتابیەکانی خۆی تاقی بکاتەوە. هەر یەکە و باڵندەیەکی پێدان گوتی بڕۆن هەر یەکەتان لە شوێنێکی سەری ببڕن دوایی بیهێننەوە کە هیچ کەس نەتان بینێ و هیچ کەسێک ئاگای لێ نەبێت. هەمویان چوونە شوێنێکی چۆڵەوانی کە کەس دیار نەبێت و ئەو باڵندەیە کە پێیدا بوون هەمویان سەریان بڕی هینایانەوە بۆ لای مامۆستاکەیان. تەنها یەکێکیان نەبێت باڵندەکەی بە زیندویی هێنایەوە و سەری نەبڕی بوو. کاتێک کە هاتەوە لای مامۆستایەکەی گوتی بۆچی سرت نەبڕیوە؟ گوتی چوومە هەر شوێنێک هەستم بە چاودێری و بینینی خوای پەروەردگار دەکات، هیچ شوێنێکم دەست نەکەوت خوای پەروەردگار لەوێ ئاگای لێم نەبێ و چاوی لێم نەبێت. بۆیە ئەو مامۆستایە زیاتر گرنگی بۆ قوتابیە دەدا، چونکە دەیزانی ئەمەیان زیاتر لە هەمویان ئیمانی لە دڵدا بەهێزە و هەست بە چاودێری خوای پەروەردگار و ڕقابەتی خوای پەروەردگار دەکات. گەنجێک وێستی ئافرەتێک خۆی تەسلیم کات. ئافرەتەکە چونکە خاوەنی ئیمان و لە خوا ترس بوو گوتی ئەی شەرم ناکەی خوای پەروەردگار دەمان بینێت، ئەی شەرم ناکەی لە خوای پەروەردگار؟ پیاوەکە گوتی ئاخر خۆ هیچ کەسێک نامان بینێت تەنها ئەستێرەکان نەبێت. ئەو ئافرەتە لە خوا ترسە گوتی ئەو کەسەی کە ئەستێرەکانی دروست کردووە ئەی ئەو لەکوێ؟ ئەوەی کە ئەستێرەکانی دروست کردووە ئەو دەمان بینێت کە خاوەنی هەموو شتێکە و ئاگای لە هەموو شتێکە. بۆیە شاعیر دەڵێ ئیذا ما خەلەوتە بیریبەتین فی ظولمەتین، کاتێک کە گومانێکت هاتە ناو دڵ و دەروونەوە لە تاریکایی شەودا، والنفس داعیة إلى الطغیان، نفسی ئینسانیش داوای ئەوەی دەکا کە ئینسان سەرپێچی بکاو لە ڕێگە دەرچێت. لەو کاتێدا فەستەحیی من نەظەر الإله، هەست بە بینین و چاودێری پەرستراوت بکە، هەست بە بینینی خوای پەروەردگار بکە. وقل لها إن الذي خلق الظلام يراني، وبڵێ ئەو کەسەی کە تاریکایی دروست کردووە ئەو دەمان بینێت، هیچ شتێکی لێون نابێت و هەموو شتێک دەبینێ لە تاریکایی شەو لە ڕووناکی ڕۆژدا هەموو شتێکی بۆ وەکو یەک وایە. بۆیە بەڕێزان لە دەرس و پەندەکانی ئەم بابەتەیە کە سەبارەت بە چاودێری خوای پەروەردگار باسمان کرد،
هەستکردن بە چاودێری و ڕقابەتی خی پەروەردگار ئەوەیە ئینسان هەر کاتێک ئیمانی لە دڵدا بەهێز بوو لە ڕاستیدا هەموو کاتێک هەست بە چاودێری خی پەروەردگار دەکات لە تاریکایی شەودا و لە ڕووناکی ڕۆژدا هەموو کاتێک خی پەروەردگاری لە دڵدایە و هەموو کاتێک هەست بە چاودێری خی پەروەردگاری دەکات. ئەو هەڵوێستانە پێمان دەڵێن ئینسان پێویستە ئیمانی بەرزکاتەوە چونکە لە سایەی ئیماندا ئینسان دەتوانێت لە ڕاستیدا تێڕوانینی بگۆڕێت، قسەکانی بگۆڕێت، هەڵوێستەکانی بگۆڕێت، زیاتر هەست بە چاودێری خی پەروەردگار بکات. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.